مامۆستا پێ دوانییە بەشێکی ئەو هۆکاری کە بووەتە هۆی ئەوەی کە دەنگیان کەم بکات یەکگرتو کۆمەڵ پەیوەندی بۆ هەیە کە ژمارەیەک سەرکردەی باڵا لە ڕیزەکانیان دوورکەوتونەتەوە بۆ نمونەگە باسی یەکگرتو بکەین یعنی یەکێک لەو کەسایەتیانی کە لە کۆنگرەدا بۆ نمونەکە بەربژێر نەکرا بەڕێستە بووی سەرنجی تۆ چییە لەم بارەیەوە و ئایا ئەو سەرنجەش ڕاستە کە ئەڵێن هۆکاری سەرێکی بەربژێرنەکردنی بەڕێزت ئەوە بووە کە تۆ کەسایەتێکی نیشتیمانیت هەیە و جیاوازیت هەیە وەک لە زۆربەی سیاسەکانی ئەو هێزە هۆکارەکە چییە؟ ینی ئەم دوو هێزە سیاسیە کێشە لە خیتابیان هەیە لە گوتاریان هەیە خەڵک متمانەی چۆن کوڕکچەکانیان ئەداتە دەست پەروەردەیانکە چۆن پارەکەیە با بۆ ڕێکخراوە خێرخوازیەکانی ئەوان چۆن حەزەکە ئەوان دراوسی بن لە گەڕەکە لیان ئەمینە لە هەموو ڕوویەکەوە ئەوە لە ڕووی سیاسیشەوە خەڵک ئەم متمانەی بەم هێزانە بکردایە بۆ خەڵک لە ڕووی کۆمەڵایەتی ئاینی پەروەردەی خێرخوازی متمانیان پێ هەیە پێ دەکات ئەی بۆ لە ڕووی سیاسیەوە متمانی خۆی نادا بەم هێزانە کە کاندیدی باشیش کاندی دەکەن داڵبژاردنەکانە کەواتە گرفت لە هەڵوێستە سیاسیەکانیان هەیە گرفت لە گوتاریان هەیە بەڕای من ئەو دوو هێزە ئەبێ گوتاری نیشتیمانی تۆخکەنەوە پرۆژە و ئایدیاکانیان ببێتە نیشتیمانی کوردانە و ئەبێ ئەو دوو هێزە ئیسلامیە ئاین بخەنە خزمەتی پرۆژە نەتەوەیەکەوە بەمە ئەتوانن بچنە پێشەوانێ نەک ئێستایانی کە خەڵک بە نوخبەیەکیانە زانێ حیزبی نوخبەوین ئەبێ ببن بە هێزی جەماوەری حیزبی جەماوەری پرۆژەیەکی نیشتیمانی بێ هەموو هاوڵاتیەک بتوانێت خۆی لە ناو ئەواندا ببینێتەوانێت چوەک ئەندام چوەک لایەنگر چ وەک حتا دەنگدەری بۆ نمونە بەرنامی هەڵبژاردننی ئەوان کەواتە نەخسەکە ئەلێرەدایە کە یەکگرتو کۆمەڵ بەو پاشخانە فکری کۆمەڵایەتی پەروەردەی کە هیانە بۆ نەبوونە جێگەی متمانی سیاسی هاوڵاتیانی کوردستانی ئەمە نیجێڕینەوە بۆ وەز لەسا لیان بپرسی هۆکارە بابەتەکان باسەکەن ئێمە لە بەرامبەر دەسەڵاتەوەین دەستور نییە یاسان نیە